سڵاوتان لەبێ و ئەو کاتتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. بەڕێزانم خۆشحاڵین لە ئەڵقەیشتری بەرنامەی ئەزمون لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستدان. بەڕێزانم ئەم ئەڵقەیە باس لە نەخۆشی ئۆتیزم دەکەین. ئۆتیزم وەک نەخۆشی وەک دیاردە وەک ئەوەی کە بەداخەوە ئافاتێک و کارەساتێکە بکەوێتە هەر ماڵ و بکەوێتە ناو هەر خێزانێک شیرازە و تەواوی ژیانی ئەو خێزانە گۆڕانکاری بەسەردادێ. زۆر جاران ئەو خێزانانێک کە منداڵێکی ئۆتیزمیان هەیە مناڵەکانی تریش تووشی دەیان گیر و گرفت دەبن. ئێمە دەین لەو بەرنامەیە باس لە نەخۆشی ئۆتیزم دەکەین وەکو خۆی، وەکو بوونی، وەکو چۆنێتی پەیدابوونی مێژووی ئۆتیزم لە جیهان و هەروە لە هەرێمی کوردستان و دواتریش قسە لەسەوە دەکەین چۆن بتوانین مامەڵە لەگەڵ منداڵی ئۆتیزم بکەین و ڕێنماییەکان بۆ خێزانانەی کە منداڵی ئۆتیزمیان هەیە لەم بەرنامەیەدا باز دەکەین. بۆ ئەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا غازی خەلیل ئەحمەد ڕاهێنەری منداڵانی ئۆتیزم و توێژەری کۆمەڵایەتی دەکەین و هەروە مامۆستا غازی خاوەنی سەنتەری ئایندێ بۆ منداڵانی ئۆتیزم. مامۆستا گیان زۆر بەخێر بی. سەلامەت بی، سپاسان دەکەم، دەست خۆشتانێ دەکەم، سپاس لەبۆ تەلەڤیزیۆنی پەروەردە. سپاس بۆ جەنابش، سپاس کە ئیلاکمان کردین. مامۆستا غازی، ئۆتیزم دەگوترێ نەخۆشی نییە. بۆ نەخۆشی نییە لەبەوەی چارەسەرێکی بنەڕەتی نییە کە دەشخوێنینەوە یاخودجێ ڕادەگرین لە ئەوانە کە لە بواری نەخۆشی ئۆتیزم پسپۆرێتیان هەیە. دەگوترێ نە نەخۆشیێکی بۆ ماوەیە، نە ژینگەیە، نە لە خوێندایە. ئەی چی ئۆتیزم؟ بەڵێ، بەلای خۆی گەورە و میهرەبان، سپاس بۆ ئێوە. هەتا ئێستا لە دنیادا هەر مشتومڕ و مناقەشە لەسەر ئەوەی هەیە لە بینی نەخۆشی و حاڵەتدا. بەشەشیان دەڵێن بەڵێ نەخۆشیە، بەشەشانیش دەڵێن نەخێر حاڵەتە. ئۆتیزم من لەو بەینا دەتوانم بڵێم وەکو حاڵەت ناوی ببەم، بەڵام ئێستا توێژینەوەکاندا هەر دەڵێن نەخۆشی، ینی هەتا ئێستا 100% یەکلایی نەبوویتەوە. دەتوانین بڵێن حاڵەتێکە لە مەسەڵەن گەشەکردنی مێشک و دەمارەکانی مێشکدا ڕوو دەداتن، بە تایبەتی لە تەمەنی 1 ساڵی هەتا وەکو 3 ساڵیدا لە کاتی دروستبوونی منداڵ کە لە ناو 1 ساڵی هەتا 3 ساڵیدا ئەم حاڵەت ئەو گرفتەی لە مێشک و دروستبوونی خانەکان و دەمارەکانی مێشکی منداڵەکەدا ڕوو دەداتن، دروست دەبێتن. ئەگەر هاتوو لە دوای ئەو تەمەنە ئەم گرفتە و حاڵەتە تووشی منداڵ نابێتن، ینی لە 4 و 5 و 6 منداڵەکەت نابێت بە ئۆتیزم. فقط لەو 3 ساڵێکەوە باسمان کرد منداڵەکە تەواو تووشی ئەم حاڵەتە دەبێتن کە ئەوشان کاریگەری زیاتر لەسەر چەلایەنێک لە منداڵەکە دەبێتن. ئەلەو تەمەنەدا یەک لەوانە جیاوازی لە ڕەفتارکردن لەگەر منداڵانی نۆرمالدا ئەگەر هاتوو منداڵێک تووشی ئەم حاڵەتە بوو لە ڕەفتارەکانیدا بەشێک لەوانی کە بە تایبەتی کە داکێک ئەزمموی هەیە لە منداڵ بەخێوکردن منداڵی دووەم و سێم قاڕنەی پێدەکە لەگە منداڵی دووەم سێم ئەو منداڵی جیاوازە لە ڕەفتارەکان چۆن دەبن؟ زۆرێک لە ڕەفتارەکانی ئەوەیە بۆ نمونە دەست لە قانەکەی هەیە بۆ نمونەوەکو ڕەفڕەفا کە دوای لەسەر نیشانەکان بە وردی ئەوەی باز دەکەین، یان ڕەفتاری گازگرتنی هەیە، ڕەفتارێکی نەخوازاوی گازگرتنی هەیە، یان ڕەفتاری سەر لە بەگشتی هەمویان بەو شێوازن یان بەگشتی هەموو بەو شێوازە نینە، بەس بە ئەو عەفوەوەی تەواوکەم کە ڕەفتارەکانی دوو لایانی زمانەوانی وەسێش پەیوەندی کۆمەڵایەتیان لاوازە. ئەو سەیە کە لە تەمەنی 1 ساڵ تا 3 ساڵی ڕوودەداتن. لە بۆ پرسیارەکەی تو بەگشتی هەمووان نەخێت، هەموو منداڵەکان ئەوها نینە بڵێت هەموو نیشانە و ڕەفتارەکانی تێدا خڕ بێتەوە، چکە بێت و منداڵێک 12 بگرە زیاتر نیشانی تێدا خڕ ببیەوە و یان کۆ ببیەوە لێ ئەو نیشانانەی ئەگەری هی بیکات بە منداڵێکی حاڵەت تون، چکە ئەمە چەند ئاستێکمان هەیە لە بوونی ئۆتیزمدا توند و سووک و مامناوەندەکانە. ئەگەر منداڵێک چەند نیشانێکی خەفیفی تێدا هەبیتن ئەوە لەوانەیە بڵێن ئۆتیزمەکەی کەم تا زۆر حاڵەتەکەی باشە، بەڵام ئەگەر 12 و 15 و 20 نیشانی توندی تێدا هەبیتن بەدڵنیایی منداڵەکە دەستە قالبی ئۆتیزمە توندەکەی کە بەداخەوە چارەسەرەکەی ئەستەم و زەحمەتە. مامۆستا دەگوترێ لە هەر 100 کەسێک 10 کەس ئۆتیزمی هەیە، بەڵام ڕێژەکەی لەوانەیە ئەوەندە کەم بێکە لە ڕەفتاریدا ڕنگ نەداتەوە بۆ شێوەی کە بەرامبەرەکەی هەستی پێ بکە. جا ئەوە ئەم توێژینەوە لە توێژینەوەک لە ساڵی 1970 کرایە کە دەرێت لە 10,000 منداڵێک هەرگیری حاڵەتی ئۆتیزم بووە. ئەو کات و ئەو سەردەمی 10,000 منداڵی کۆبکەوە هیچیانە ناو ئۆتیزمە.
ئێستا توێژینەوەکان جیاوازە وڵات لەگەر وڵات بە شێوازێک مەسەڵ ڕێژەکەی بڵاو کردەوە بەشێکیان دەڕێن لە 56 منداڵی ئۆتیزمە بەشێکیان وەکو تۆ خینەوە لەوانە بۆ کردبی لە توێژینەوەش کە دەرێت 100 منداڵی ئۆتیزمە لە هەندێک وڵات دەرێتن 46 منداڵی ئۆتیزمە ئایا ئەو ڕێژەیە هۆکارەکەی لە بەرچ بەرز و نزمی پێوە دیارە لەوانەیە لەبەر ژمارەی دانیشتوانی وڵاتەکەی بیتن وڵاتێک کە خاوەنی 100 ملیۆن و 200 ملیۆنە لەگەر وڵاتێکی کە خاوەنی مەسەن 5 ملیۆن و 6 ملیۆنە حتمما لەوانەیە ڕێژەی بوون بە ئۆتیزمەکەی کەم و زیادی تێدا هەبێت کەواتە ڕێژەی ژمارەی منداڵانی ئۆتیزمدا لە دنیا بەرز و نزمی پێوە دیارە و جیاوازە و ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونیشدایە مامۆستا ئۆتیزم وەکوی کە بازەکرێت لە ساڵی 1940ەوە هەم بینراوەتەوە وەکو نەخۆشی و دیار حساب کراوە هەم وەکۆی کە لێکۆڵنەوە توێژینەوەیان لەسەر کردووە لە هەرێمی کوردستان ئەو نەخۆشیە کەی درشی پێکراوە یاخود کەی بۆتە دیاردەیەک لەوەی کە باسی لێوە بکرێت بەڵێ لە هەرێمی کوردستان ڕۆژی جیهانی ئۆتیزم بخۆی لە دنیا لە 2007 تقریبا حەبوو لە بۆ هەشت بوو ئەوە لە مثلەن کۆمەلگای پزیشکی نێودەوڵەتی بڕیان لەسەر دەکە ئەم ڕۆژە دیاری بکەن وەکو ڕۆژی جیهانی ئۆتیزم قەراریان لەسەر ئەوەدا لە هەرێمی کوردستان دەتوانم بڵێم لە 2010 بەسەرەوە لەوانەیە پێش ئەو تەمەنەش حاڵەت هەیە یان خێزان هەیە منداڵەکەی سە تەمەنی 20 ساڵانە یان 25 ساڵانە بەڵام لەوانەیە ئەو کاتی کە منداڵەکەی لەدایک بووە 100% دکتۆرەکان ئامانجی خۆیان نەپێکایە یان طب و زانست ئەوەندە پێشکەوتو نەبووە کە ئامانجی خۆی بپێکی بڵێ منداڵەکەت ئۆتیزمی تێدا هەیە ئەجینا لەوانەیە ئەوانەی کەوا ئێستا تەمەنیا 25 ساڵانە بەداخەوە لە کۆمەلگای خۆمان ڕۆژانێک بە ناوی کە ئەو شش باش نیە و جوانێک کە بەشێت ناوما دەبردن لەوانەیە ڕۆژانێک ئەو خەڵکە بەو حاڵە بەو ناوە هەتا ئێستا ئەو ناوی لە دووە لەوانەیە ئەوانە بیتن لەوانەیە چەند نیشانەیەکی ئۆتیزمی تێدا بیتن ئەگەر ئێستا ئەلەو تەمەنی ئیشی لەگەر بکرابە ئێستا منداڵەکە دڵی دوو دەستی هاتووە ئەو دەستی جا ئیما لە 2010 بەسەرەوە بگرە خەڵک وردە واعی و شار بۆ لەسەر بوون بە ئۆتیزم ئەژینا پێش ئەوەش بوونی ئۆتیزم موجودوە لە کوردستاندا بوونی هەبوو لە عێراقدا بەڵام لەوانەیە بەشەشی زۆر لە خەڵکی نەیزانی بیکە ئەو منداڵە ئەو ڕەفتارێکی دێ منداڵە گۆشەگیرە و منداڵە قسە ناکات ئەو ئۆتیزمە هەر ناوناتۆرەکە بۆ خۆی لە بۆ خۆیان لێیانە و بەو ناوەی ڕۆیشتە ئەجینا بوونی ئۆتیزم لە کوردستانە دە ساڵانە تقریبا خەڵک هۆشیار بوون لەسەر مامۆستا غازی باسی ئەوەمان کرد کە ئۆتیزم سەرهەڵدان و نیشانە و شێوازی دەرکەوتنەکانی کە چییە بەڵام بابزانین هەتا ئێستا هۆکارێک هەیە بۆ ئەوەی کە دەنیشان کرابێت لەوەی کە ڕێژەی ئۆتیزم زیاد دەکات هۆکارەکان 100% ناتوانین بڵین وڵا بەس ئەو یەک دوو هۆکارە ئەسبابن لەوەی کەوا وا دەکاتن ژمارەی منداڵ زیاتر بیتن توێژینەوەکان دە هەریەکە و باز دەچەند ئەسباب و هۆکارێک دەکاتن کە دەڵێ بەڵێ منداڵەکە دەبێت هەڵگری حاڵەتی ئۆتیزم توێژنەوەشی نوێ لەم چەند ڕۆژە بڵاوکراوە لەلایەن مامۆستا دکتۆر حادڵ ساڵحی کە دکتۆرێکی عراقی خۆمانە ینی ماشەڵڵا شانازی پێوە دەکەین باسی لەوەی کە گوتی ناڕێکی سووری مانگانە یەکێکە لە بەپێی توێژنەوەی ئەو یەکێکە لەو هۆکارانەی کەوا منداڵ ببێت بە هەرگری حاڵەتی ئۆتیزمدا و لە هەمان کادا دیسان باسی لە تەمەنی کردەوە تەمەنی دایک و باوکە پێشتریش ئەمن وەکو خۆم خینەوەم لە بۆ ئەوەی کردووە بەڵێ دایک و باوک تەمەنیان لە سەر 40 ساڵانەوە بێتن منداڵەکەیان ئەگەری هەیە ببێت بە ئۆتیزمە تایبەتی ئەگەر هاتوو تەمەنی دایکەکە گەورە بێتن چکە کە دایکێک بێت تەمەنی لە نێوان 18 یان 20 و 22 24 بێتن کە منداڵەشی تەندروست لەوانێ بینتە دنیای کە ئەوەی کەوا تەمەنی دایکەکە لە سەر 40 ساڵانەوە بێتن منداڵەکەی کە دروست دەکات ببتە هەڵگری حاڵەتی ئۆتیزم بۆ یەکیش لەوانە باز لە ناڕێکی ئەو هێلکەدانانەی ئافرەتان دەکاتن ئەو دکتۆرە بەڕێزە کە لە توێژینەوەکەی خۆیدا دیارە سەلمێنراوە بەڵێ ئەمانە هۆکارە لە بۆیکەوە ژمارەی ئۆتیزم ڕوو لە زیادبوون بیت لە کوردستان و لە عێراق و لە ناوچەکەدا و هەروەها هۆکارێکی تر بەداخەوە ئەو ژینگە پیسەی ئێستاکە مقارنەی پێ بکە 30 ساڵ بەر لە ئێستاکە مەسەڵەن ئەلەو سەربانە تەمشاد بکرد باە هەولێر تقریبا کامل هەر چا دەورێ لێ دیار بوو ئێستاکە چەند کیلۆمەترەکە دەبین لەگەر تۆز و خۆڵ و ئەو ژینگە پیسەی ئەوانە هەمووی هۆکارن لە بۆی کەوا ژمارەی ئۆتیزم ڕوو لە زیادبوون بێتن و هەروەها ئەو ئامێرە ئەلیکترۆنیە و تەلەڤیزۆن و ئایپات و مۆبایل و ئەوانە منداڵ ناکات بە ئۆتیزم بەڵام وای لێ دەکات نیشانەکانی زەختر و زووتر بە دیارکەویت لەسەر منداڵێکدا کە لە ماڵەوە دەبینی منداڵێک کە لە دایک بووە ئەگەری هەیە لەگەل لە دایک بوونەکەی نیشانی ئۆتیزمیان ئۆتیزمی لەگەر بیتن بەڵام دایکێک کە منداڵێکی هەژمانگانە
لەسەر بکۆش خۆی دادەنێتن سریلاک و شیرەکەی پێدەداتن منداڵەکە ئەوەندە بە جوانی لەگەر ئەو شاشێ لە بەردەتی شتەکە دەخواداکەوە دەزانێت شتێکی باشی کرد بەڵام نازانێت ڕۆژ بە ڕۆژ منداڵەکە دەبێتە ئەوەی کەوا نیشانەکانی زووتر و زەختەرەوە کوتاسە باسم کرد لی بەدیارکێ بەهۆی ئەو مۆبایلەوە بڵێ مامۆستا غازی کەواتە هۆکارەکان ئێزگار زۆرن لە ناوچەیەک بۆ ناوچەیەشکە لە ژینگەیەک بۆ ژینگەیشت لە کەلتورێک بۆ کەلتوریشکە دەگۆڕێ زۆر جار هاوسەران بە تایبەتی ئەو گەنجانێکە خێزان پێک دێنن گوێمان لێ دەبێت ینی ترسێک هەیە لە خستنەوەی منداڵ لەوەی کە بەڕاستی تو ینی خی گەورە قەدەر وا بکە کە منداڵێکیان ببێ ئۆتیزم بێ ئەو ئۆتیزمە لەوەی کە چارەسەری نییە خۆ منداڵیش کاتێک کەوتە ناو خێزانەوە بەشێکە لە جەرگت ناتوانین بە هیچ شێوەیە دەستبەرداری بین ینی هیچ ڕێنمایەکەیە هیچ شتێکەیە کە وا لە هاوسەران بکە بتوانن هەریز نەبێ بە هۆشیاریەوە مامەڵە بکەم بەڵێ دروستکردنی منداڵ وەکو ئەوەی ئێمە ئێستا قسەیەک بکەین بڵێن ئەم قسەیە دەبێتە ئەوەی کەوا منداڵەکەیان نابێت بە ئۆتیزم ئەوە هەڵی ناچکە هیچ کەسێک ناتوانانی قرا لەسەر ئەوی بدات منداڵی فلانە کەس کە دێتە دنیای ئۆتیزمیانە ئۆتیزم نەخوای گەوری هەرتازە وەکو خۆت باسی کرد تاقیکردنوێک بەسەر ئەو حایلە ئەو خێزانەدا دەکاتن نەم کە دەرێمە دایک و باوکەکان چکە ئەمە وەکو پسپۆر لەو بوارە و خاوەن سنتەر دایک و باوکەکەشی گەلێک زۆر بەرکەوتنمان لەگەریان هەیە تەمەنێک ئێمەژ ناو بوارەکەدا ئیش دەکەین هەمیشە دەرێمە دایک و باوکەکان خی گەورە ئێوەی بینیوە و ئێمەشی بینیوە و یان کەسێکی تری بینیوە کە خاوەن منداڵێکی ئۆتیزم نیە دیارە ئێوەی زیاتر بە شایستە زانیوە کە تاقی کردینەوە بەو منداڵە زۆر جار دەڕێم لەوانەیە ڕسقی تۆ ئەو پارە و سەروەت و سامانێک کە پەیدات کردووە بەسایی ئەو منداڵە بیتن یان کەسەکە دەرێ مامۆستا خۆم پارە پولیشم نییە بەڵام لەوانەیە خی گەورە لە دەیان کێشە و مەشاکیل و گرفت و شەڕ و ئاژاوە ئەتوی پاراستیە فی سەبیلی منداڵەکەتدا جا ئێمە وەکو ڕاهێنەر و پسپۆر لەو بوارە ڕێنماییمان بۆ ئەو گەنجانێکەوە ژیان دروست دەکەن و ینی پرۆسێ منداڵ دەنە دنیاە هاتوو منداڵەکەی خوانەخواستە بوو بە هەرگری حاڵەتی ئۆتیزم پێویست ناکە ئەتوو دەستبەرداری ژیان بیت و کۆڵی خەم هەرگری و دەست بەگریان بکەی و خەم و خەفەت مەسەلەن نەها لێ نەگەڕی هەستەوە سەر پێی خۆت بیر لەوە بکەوە چۆن ڕێگا چارە بگری لە بۆ منداڵەکەتدا پێش هەموو شتێک مەفروزە بە شێوازێکی تەندروستی کە ئەو کەسە بیر لە دروستکردنی منداڵ دەکاتەوە هەموو ئەو ڕێنمایە تەندروستیانە لە بەرچاو بگیرێتن کە بۆ منداڵ دروستکردن جێبەجێ دەکرێت کە ئەوە لایانی طبیەکەیە مەفروزە ئەو گەنجانە مەسەلەن خینەوە و بە دوواداچوونی لە بۆ بکەن و دوو کە ئاتێ منداڵەکە هاتە دنیایەت تکایە ڕزایە ئاگداری ئەو شاشانە بن ئەوەندە لە دیاریان دامەنین ینی ناکرێتن ئەتوو بە چەند سەعاتێک منداڵەکە لە دیار شاشە بیتن دوای دوو ڕۆژ کەبری مامۆستاوە لۆ قسەی نەکرد ئەو لۆ بە ئینگلیزی قسەی دەکات وەڵڵا ئینگلیزەکەی حیبی نییە بەڵام ڕاستی لە کوردەکەی مشکلی هەیە هەنی وچی ڕۆژی ڕووناک دیارە ئەتوو لە دیار تەلەڤیزیۆن و ئایپادت دانایە ئەو منداڵە هەر ڕۆژ و ئەپڵ دوو ڕۆژان توزانم وشەکان بە ئینگلیزی فێر بووە حتممە کە تەمەنی گەیشتە 3 ساڵ و 4 ساڵی بەس بە ئینگلیزی جواب بدەداتەوە و یەکێکی تر لەوانەیە کە من هانی ئەو گەنجانە دەدەم تکایە تێکەڵاویان بکەن لەگەر منداڵانی هاوتەمەنی خۆیاندا 3 ساڵ و 4 ساڵیە بابێتە کۆڵانی قەیچەکە يعني ئەگەر ساعت لەقە لە کۆڵان بیتن لەگەر منداڵان یاری بکە ئەگەر هەر ناهینێ کۆڵانیشی دڵت پێوەیە کۆڵان چۆرە دوو منداڵی دەین مەحەوشیان دوو منداڵی دەین مەژوور وەکو پێشتر کە ئەمە ڕۆژانێک لە کۆڵان دەما کرد و يعني ئێستا خەڵکەکە لەگەر ڕێزم داوا دەزانێت کە منداڵێک بێتە کۆرانی دوور لە جیانی ئەو منداڵێکی بێتەربێت و خراپە و شەڕانجێز دەردەزیتن ئێدنە ڕۆژانێک ساڵی مەسەلەن نوهەتەکان و سەروی من 2000 و هەتا 2005 و 6 و 7 و تقریبا 10 خەڵک هەر لە کۆڵانی یاری گەمەی دەکرد ئێستا ئەو کەلتورە جوانە نەمایە ئێستا هەر لە هەر کۆڵانەشی دەبینی یەک منداڵی نییە هەمووی ئەگەر لە کۆڵانیش ملوانێ موبایل ئایپادیان دەستبیتن ینی بەڕاستی پەروەردەی خێزان زۆر زۆر دەوری هەیە پەیوەندی نێوان ژن و مێردە کاتێک منداڵێک دروست دەکەن لا 1 ساڵی هەتا 3 ساڵی زۆر قسەی لەگەڵ بکەن و زۆر یاری و تێکەڵاوی لەگەر بکەن کەواتە تێکەڵاوبوون گرنگجێکی خۆی هەیە هەم بۆ منداڵانی ئۆتیزم هەمیش بۆ منداڵانی تر بەڵام مامۆستا منداڵی ئۆتیزم وەکو جەنابتان پسپۆرێتتان لێ هەیە پێویستی بە چاودێریەکی وا هەیە کە دابڕان لێی کارەسات دروست دەکات زۆر جار لە خێزانەکان بینیمانە خێزانی وا هەیە ناتوانێت سەردان بکە ناتوانێت سەفەر بکە ناتوانێت تەنانەت ناو ئۆتۆمبیلەکەی خۆی منداڵێکی ئۆتیزم بە تەنیان لە دوای ئۆتۆمبیلەکە بەجێ بهێڵێ کە بینیشمانە زۆر بەداخەوە خێزان هەیە لێک ترازاوە لێکە ڕۆژاوتەوە لێک زیابوونەوە هەیە کە ئەوە هەموو دەرئەنجامی هەزم نەکردن و قبول نەکردنی ئەو واقعەیە کە دروست وەکو جەناب شت ئاماژەت پێ کرد ینی شتێکە کە
هەموو ئەوانەی کە منداڵیان هەیە خوای گەورە پێی بەخشیونەوە معلومە کەواتە ئێمە دەبێت ڕازی بین بۆی کە هەیە بتوانین مامەڵەیەکی تەندروست لەگەڵ منداڵەکە بکەین بۆ ئەوەی ئاستەکانی بین نەخوارە وەکو باست کرد لە ئاستی 12 هەم بهێن نەدەیەم و هەتا بکرێ بکەینە قوڵە ئەنی کەواتە منداڵ دەتوانێت لە ئاستێکی توند بیهێن نەماونەوەند و دایبەزێنی بۆ خوارەوە بەداخەوە قبولکردنی منداڵێکی ئۆتیزم لە ناو خێزانەکەی قبول دەکرێت بە بێشک و گومان چکە دایک زەرجی خۆیتی باوک زەرجی خۆیتی بەڵام کاتێک دایک و باوک تووشی فشارێکی دەرونی دەبن و خەم و ئازار مثلا بەسەریاندا دەبارێتن هۆکارەکەی ئەوەیە دەورا و پشتی و کۆمەلگا و ژینگەیە بە تایبەتی کەسە نزیکەکانی خۆی ئەوەندەی قسە ناخۆشەکان لە کەسە نزیکان کاریگەریان لەسەر دەبیتن ئەوەندە کەسەشی بێگانە کاریگەری لەسەر دروست ناکە لەبەرەوەی ئەتوو کە منداڵێکی ئۆتیزم دەبینەکە تۆزێک هۆشیاربی و معلومات لەسەری هەبیتن دەست بە سەری دادەینی مثلا سایب دوکانێکی شتێک بەرەداتەوە بابی فلانی لێگەرە خەیچەکەمە دوام خڕ دەکەمە بەڵام کە دەستە ماڵە خزمەشی دیسان هاتەوە دیسان ئەوەی بەرداوە دیسان ئەوەی شکان ئێتەبان ئەو داکە وا دەکات جارێکە نستەوە ماڵە بێتەوە ماڵی دەست بە خەم و گریان و ئازار بکاتن بیلۆ بکاتەوە خەلو منداڵی میژوشی منداڵی جیرانەکەمان مشکلەی نەبووە تا بەکەی خۆم ڕۆمەزیان جا قبولکردن لەلایەن دایک و باوکەوە قبول دەکرێت زۆر جار داکردنی مام ساغازی واللهی ئەو ئۆتیزمم لە چارەکەی خۆشتر دەوێتن یان باوک دەرێتن بەس دەستیشی لێ بنکردەوە لە هەر جێملێنێت هەر چار پێنجشان بدەم لەبەرەوەی ئەوە تایبەتە لەکنە من بەڵام کە قبول ناکرێن یعنی خەمی دەخۆن کۆمەلگاکەی قبولی ناکات کەم تا زۆر الحەمدولیلا خەڵکەکە هەندێک هۆشیار بووتەوە لەسەر ئەوەی ئۆتیزم بەپێی ئەوەی کەوا ڕۆژانە ڤیدیۆ ئەو بەرنامە جوانانە پێشکەش دەکرێت وەکو هۆشیاریەک و نووسین بڵاو دەکرێتەوە لە سۆشال میدیا خەڵکە مثلا قسە لەسەر ئۆتیزم دەکاتن تۆزێک خەڵکە واحی بووتەوە لەسەر ئەو شتێکەوە بەڵێ ئۆتیزمە ئێمەش با قبولی بکەین لە بۆ باشبوون و بەرەو پێشبردننی ئاستی منداڵەکاندا هەر ئەو سێ ئاستێکە باسم کرد سووک و مام ناوەند و توندەکە بەداخەوە لە توندەکەدا ئیلا ئەگەر خوای گەورە مثلا بۆ خۆی شفایەکی عاجلی لە بۆ بنێریتن ئەجینە ئەوە پێویستی بە چاودێریەکی مەودا دوور و درێژ هەیە دەیان کەیسی تون هەبووە هەتا ئێستاکەش هەر وەکو سێبەر دەبێت خوشکیان داگ یان مامۆستایەک یان باوک لەگەڵی بیتن یارمەتی بدە لە بەڕێوەبردننی کاروباری ڕۆژانەی ژیانی خۆی لە خاوێنکردنەوە لە بەداخەوە تا ئێستاکە بەشێک لە منداڵەکان ناتوانن بستن توالێتەکەی خۆیان بە دروستی بکەن هەر بە دایبی و حەفازیان لەبەرە هەتا ئێستا هەر نانیان بەدەو دەکرێتن زلگۆڕین تەمەنی 15 ساڵانە هەر دایکە دەیشواتن و دەیگۆڕیتن حاڵەتە توندەکان تۆزێک ئەوە زەحمەتەکە ئێمە بڵێن بەڕاهێنان دەیکەینەوە منداڵێکی نۆرمال بەڵام ڕاهێنان وای لێ دەکات ئاستەکەی ڕاوستیتن و بە پاش نەکەوتەوە ئێشتانێکە خراپتر بووە حاڵەتی تونمان هێدایان منداڵمان ئێستا لەلا هەبووە ئەندە گەزەی لە خۆیدایە مەسەرەن ئەو دەستی ڕق و ڕەش بووە تۆگەر ساڵە گەزەی لە شوێنێک بدەیت بەدڵنیاییوە ئەو شوێنە ڕەش و شین و مۆر دەبێتن بەڕاهێنانکردن وردە بە تەدریجی ئەو منداڵ ئێستا الحەمدولیلا ئەو گەزگرتنی ئەگەر پێشتر لە ڕۆژێکی 30 جار وەی کردبە ئێستا لەوانەیە 1 جار وە بکاتن دایک هەبوو گوتم زۆر مەمنونیشم بەس منداڵەکەم بگەیشتە ئەوەی مەسەل لە 30 جار گازگرتن 2 جار بکاتن یان 10 جاری بکەم هەر مەمنونی خوایمە ئاستا مام ناوەندەکەش ئەویان تا ڕادەیەک باشترە بەڕاهێنانێکی مەودا توانم بڵێم درێژ ئەگەری هەیە ئەو منداڵە باش بێتن و بچێتەوە قوتابخانە ئاستە سوکەکە الحەمدولیلا ئەوە مەودایەکی کورتی دەوێتن کە چەند نیشانەیەکی خەفیفی لێ کۆبووتەوە ئەگەر بێت و دایک و باوک هۆشیار بن زوو منداڵەکان بین لەبەر پرۆسەی ڕاهێنانکردن لە تەمەنی 3 ساڵ ئەگەر هات و چەند نیشانەیەکی خەفیفیان لێ دیت و بینیشانەکان لەسەری زیاد و زۆر نەبیتن بین لەبەر پرۆسەی ڕاهێنان بەدڵنیایی ئەوە مەودایەکی کورتی دەوێتن منداڵەکە دێتەوە ناو کۆمەلگا ئینشاءالله ئەگەری هەیە وەکو منداڵێکی نۆرمالی لێ بێتەوە ئەگەر چیش لە داهاتوودا شتی خەفیفیشی لێ پەیداوی بەڵام هەر لە حەز و تموعیدا کە بێتەوە ناو کۆمەلگا و ژیانی خۆی بکە قەیسەکە با یەک دوو نیشانی کەسە شتێدا هەبی بەڵام خۆ دەرێ پشت بە من نابەستی ئێستا وەکو ئاسە توندەکەی کە گوتمان هەتا مردنیش لەوانەیە پشت بە دایک و باوکی ببەستێت مامۆستا بەگشتی منداڵی ئۆتیزم لە هەر سێ ئاستەکە ئیسراحەت و خەو و ئەو شتانەیان چۆنە یعنی ئێمە بەگشتی منداڵی ئۆتیزم دەبینین هەمیشە لە جوولەدا جوولێکی زۆری بەردەوام کە کەمتر حەز دەکەین ئارام بێ دانیشتن و نووسن و ئەوانەیان چۆنە بەڵێ تەمان ئەو جوولە زۆریانێ منداڵانی ADHDە کە ئەو منداڵانەی فرەجوولیان پێدرێن ئەوانی کە ADHD بەداخەوە وزەک و تااقەتی یەکجار زۆریان هەیە ئەوانش لە قودرەتی خۆیان دانێ سروشتی ئەو منداڵە وایە کە بە جوولە بیتن بەڵام ئەم هەموو کات دەڵێم خۆزگە منداڵێک جوولە زۆر بیتن ومنە بەس ئۆتیزمەشی تون نەبیتن لەبەرەوەی بەشی زۆری منداڵانی کە جوولیان زۆرە و تاقەیان هەیە حەز دەکەن پشکنین و دەستکاری هەموو ئەو پێداویستانی ناو ماڵێ بکەن
تاکو خوێندنەوەی بۆ بکەن بزانین ئایا ئەو مۆبایلە چیە لۆ چ بەکاردێت دەست دەکەنە پەرداغەچە و پەرداغە چییە و کارەکەی یعنی بۆچی بەکاردێتن سوزانم کەوەنتەرەکە ناو سەلاجەیە ئەو منداڵانی ADHD وزەکەیان ئەوەندە زۆرە دانیشتنیان نییە بەڵام زۆر گرنگ و مەفروزە ئەو کەسێکەوە ئیشی لەگەڵ دەکاتن بتوانێت زۆرترین ئەرگ بەو منداڵە بسپێریت چکە ئەو منداڵان تااقەتەکەیان ئەوەندە نییە کە چاوەڕێ بکەن وەکو منوتە بە ساعت و بە نیم ساعت لە کلاس و دەرسێکدا بنیشن دەبی مامۆستا هەموو ئەرکەکانی ناوپۆلەکە لە ئەستۆی ئەو منداڵە سەر ئەستۆی ئەو منداڵی دابنێت و لەگەر ئەوەشدا دەتوانین مەسەرەن دایک و باوک سول لە عیلاج و جەلی و ئەو جۆرەشتانەوەی کە هادیئی دەکاتەوە. بەشێک لە منداڵان ئۆتیزم خەو خۆراشان زۆر تەبیعیە و زۆر نۆرمالە و هیچ گرفتی نییە لە ئاستیەکەم هەیە لە توندەکەشدا هەستا حاڵەتی تون هەیە داش دەرێما مەسەر لە خواردن و خۆراک خەوی هیچ مشکلینە باشە الحەمدولیلا شتەکە زۆر وردا ناتوانانی بڵێن لە ئاستەکاندا ئەوی کە توندەکە بیتن خەو خۆراشی نییە مەسەرەن جوولێ گەلێک زۆرە نادیان منداڵی ئۆتیزمی تون هەیە هادر لە خۆی دانیشتیە ئۆتیزمەشی چەند نیشانەی خەفیفی تێدا هەیە بەڵام وزەی زۆرە ئایا ئەو وزەیە پشتا بژمایتەوە لەوانێت داک با بڵێ وڵام مامۆستا کاتی بابیش ماشەڵای لێبیتن هەر ئەوها بەجوو لەبوو ها کوردای دەرێ بەسەر دار و بەردی دەکەت بەڵام کە گەورە بووە ئێستا هادە بووتەوە لەوانەیە ئەوانی ADHD دەکەی کە تەمەنیان گەورە دەبیتن ئەگەری باشبوونیان هەیە چکە بۆ خۆم کەیسم هەبووە 2 ساڵ و نیو بەر لە ئێستاکەم یعنی بەدەقە ئەو منداڵە دانەدەنیشت بەدەقە دانەدەشت ئێستا ماشەڵای لێبیتن و هەلە لاما ڕاهێنان وەردەگریتن دونی بابی منداڵەشی ئەو نمونە بە باسی وتی مامۆستا خۆ ئەو هابوو پێشتر گوت مەڵا ڤیدیۆم پێیە وەرە لە گەداژی قسەی بکە برێ مامۆستا غازی 2 ساڵ و نیو بەر لە ئێستا ڕاهێنانی بەو منداڵی دەکرد کوو بوو یعنی جامخانەی بەرداوە نیوچەوانی خۆی بریندار کرد تقریبا چەند تەقەلیان دووریەوە ئەوەندە بەجوو لەبوو دار و بەردی بەسەرێکدادا ئێستاش ماشەڵای لێبیتن هەلە دەکەی سنتەری دێتە ژۆرێ بەبێ ئەوەی لەگەریش بچنە ژۆرێ بڕۆ پۆلەکەی خۆت یەکەم سەرزانی پۆلەکەی خۆی چێن دەرە و مامۆستا پێی دەڵێ بڕۆ کورسی بینە بڕۆ فلانی بینە ئەوەندە باش و گۆڕانکاری بەسەراتێکەوە تا ڕاهێنان کاریگەری گەوری لەسەر ئەو منداڵانە هەیە ئەوانی کە خواردن ناخۆن منداڵمان هەبووە لە لامان گرفتی خەوی هەبووە بەڕاهێنان کردوون لە سنتەرەکەی وردە ئێستا داشی دەڵێتن گەورەترین دەستکەوت کە ئەم لە سنتەری ئایندە لە گەنگۆ مەدرسینە بەڕاستی ئیستراحەتم کرد لە خەوەکەی 2-3 شەوی خەو منداڵەکەم خەوی دەسڕا هەردەستا ئێستا الحەمدولیلا وینم هەیە باش بوو کەواتە ڕاهێنان و بوونی ئەو سنتەرانە بەگشتی هەم سنتەرە ئەهلی و ناحکومیەکان هەم ئەوانەی کە حکومین و حکوومەت سەرپەرشتی دەکا بوونیان زەرور و پێویستە هەست دەکەی ڕێژەی نەخۆشی ئۆتیزم و سنتەرەکان بە بەراورد بەو نەخۆشیە لەو ئاستەدایە کە بتوانین منداڵان بەگشتی بخرێنە ناو چوارچێوەی پەروەردەکردنێکی ڕاهێنرا بەداخەوە دەتوانێت برم ناوەڵات چکە لە بەرەوەی ژمارەی ئۆتیزم لە هەرێمی کوردستان ژمارەکەی زۆرە دەتوانین 100% ژمارەکەی وەکوی ئەوەی کەوا بڵاو کراویتەوە ئامارە نافەرمیەکان کە لە بینی 4000 کەمترە زیاترە ئەوە بەپێی ئامارە نافەرمیەکانە بەڵام سەدان و لەوانێت چەندان کەیسکە هەبیرین کابرا ئامادە نییە بسیناوی منداڵەکەی خۆی تۆمارکات بزانین کەسێکی پلەدارە دکتۆرەکە کەسێکی بەناوبانگە دەریست پێویستن بۆی نەخەڵک بزانین منداڵەکەم هەرگیری حاڵەتی ئۆتیزم هەتاوەکو لە لێژنەی حکوومەت ناوی تۆمارکە و بە ئۆتیزم کەواتە لەوانەیە زۆر لەو ژمارە ئەوەی کە ئێستا بەنافەرمی بڵاوکێت حەدەکەی زۆر لەوەی زیاتر بیژمارەکەی زیاتری بەڵام خەڵک ئامادەنی ناوی منداڵەکەی خۆی تۆمارکات مەفروزە زۆر گرنگ و پێویستە کو لە هەرگەڕەکێک مەکتەبێکی ئیبتیدایی هەیە لە بۆ منداڵانی نۆرمال ئەو هاش لە ناو مەکتەبەکە بەشێک دابین بکەن یان لە تەنیش مەکتەبەکە سنتەرێکی دروست بکەن لە بۆ ئەو منداڵانەی ئەو گەڕەکەی چکە هەرگەڕەکە ئێستا مەجموعە منداڵێکی تێدا هەیە ئەگەر بێت و مثلا 10 سنتەری حکومی لەو هەولێرە هەبی یان 5 سنتەری حکومی لەو هەولێرە هەبیتن بڕوا بکە داکوباب لەوانەیە زۆر پشت بە سنتەرە ئاهلیەکان نەبەستن خۆشدا مەصرفەوە یان کولفێ دەکەوێت سەرخێزان هەر بەدڵنیایی و ئێستا کە هەر منداڵەکانی هەر خێزانێک منداڵەکەی بدە سنتەرێکی ئاهلی سنتەری ئاهلیش زەختی لەسەرە معاشی لەسەرە مەسەرەن کرێ مامۆستای لەسەرە کرێخای لەسەر غێر دەبی پارێک مەجموعە پارەیەک وەگری هەتا بتوانین ئەو منداڵ ئەستۆ خۆی بگریتن سنتەری ئاهلی ناتوانێتن وەکو حکومی بە بەلاش منداڵی وەربگریت ئەگە بە بەلاش وەربگری مانج دوم دەبی دەرکەی قەپات کاتون سنتەرەکە بەجێ بێت و بڕواتن لەبەرەوەی غێر ئەوش پارەکەی وەرگ بەڵام هەنی ناشکرێتن ئەم ئەو هەلە بقۆزینەوە وەکو صاحب سنتەرێک بڵێم وەڵا ئەوە بکەمە چەکێک بۆ خۆم برێم ئەو خێزانە ئۆتیزمی هەر هەیە هەر چەند نرخێک دانیم هەر دەهینتە لای من چکە مەفروزە دای بنێتن
لەبەر مەسلحەتی منداڵەکەی خۆیدا من بچم هەژ وەرەقە و عەبوەرەقە و نەوەرەقە و دەوەرەقەی لە منداڵێک وەرگرم ئەخە ناتوانین ئەو دایک و باوکە ئەو زەختەی لەسەر بکەین هەم تووشی دوو خەمی گەورە دەبێتن لەو لای پارەی نییە منداڵەکەی بباتە بەر پرۆسی ڕاهێنانکردن لە لایەکی تریشەوە خەمی گەورەی ئەوەیە منداڵەکەی ساڵ بە ساڵ تەمەنی گەورە دەبێت حەقێک وەردەگرین بەڵام ناکرێتن ئەو حەقا لەسەر حسابی داکو و باوکەکە بیتن ئەو حەقە لەوەیە کەوات و مەسروفی ناو سنتەرەکەی خۆتی پێ دەکەی ئێتش ئەو هەموو ئەزمونە و ئەو هەموو ساڵە ئیش دەکەی دەبی بژێوی ژیانی خۆت پێ پەیدا بکەیت یعنی ئەگەر بێت ئێستا حکومەت تەداخل بکاتن بۆ نمونە چەند سنتەرێک بکاتەوە ئەو کاتی سنتەری پرۆفشنال بکات ئەو کاتی داکو باوکە ئامادە نییە بۆ نمونە منداڵەکەی بباتە سنتەر مامۆستا غازی لە ساڵانی پێشتر ئێستاشی لەگەر بێ خەڵکانێک ئەوانەی کە خوا پێداون یاخود ئەوانەی کە بەڕاستی هەلی چوونە دەرەوەی وڵاتیان بۆ ڕەخساوە منداڵەکانیان بردە دەرەوەی وڵات لەبەرەوەی لێرە وەکو پێویست سنتەری وانە بۆ ڕاهێنەری وانە بۆ یاخود لەوەی کە لای وا بووە کە لە دەرەوەی وڵات خێراتر چارەسەر دەکرێت ئێستا ئێمە وەکو پێویست ڕاهێنراومان هەیە کە بتوان بەردەوام چارەسەر بۆ ئەم منداڵانە بدۆزنەوە یاخود لەگەڵیان من و ڕاهێنانیان پێ بکەن بەڵێ سپاس بۆخوای گەورە ئێستا الحەمدولیلا ئێمەش لە هەولێر و لە کوردستان کۆمەڵێک گەنج و پسپۆڕ و دکتۆری زۆر باش و زیرەک هەیە لەو بارێکەوە خزمەت بە منداڵانی ئۆتیزم دەکاتن مانای ئەوە نیە هەر منداڵێک چۆ بەریتانیا بە 2 ساڵی منداڵەکەی یەکەو سەر لە ئۆتیزمەکەی قوتاری دەبێت و نەزاتی دەبێت چاک دەبێتەوە دەیان کەیس هەیە لە بەریتانیا تەلەفۆنی کردەوە مامۆستا غازی خۆزگە لە لامانبای ڕاهێنان بە منداڵەکەت کردبین ئێمە ناڵێن وەڵا ئەمە لە کوردستان لە هەموو بەریتانیا زیرەکترین نا بەڵام ئێمەش کۆمەڵە گەنجمان تێدایە ڕاهێنانی بە منداڵی کردووە ئێستا منداڵەکە پۆلی 4 و 5 و 3 قوتابخانەیە من شخصی خۆم چەندین منداڵ لە من دەستم ڕاهێنانی وەرگرتووە ئێستا داچی دەری پۆلی 3 و 4 لە مەکتەبە پرۆفشناڵەکان و دەبێت ئەوانەی کە نەخۆشی ئۆتیزمیان هەیە ینی چاوەڕێ دەکرێت ڕۆژێش کە بگەڕێنە ناو منداڵان داهاتووی ئۆتیزم دەتوانین بڵێن داهاتوەکەی هەر وەکو دکتۆرە بەڕێزە باسی کردوە لەوانەیە لە دوو لایەنەوە بیتن بەشەشیان ئەوانەی دەخینین و لە خیندن سەرکەوتوو دەبن وەکو من و تۆ دەبنە مۆزەفەک و مامۆستایەک و کەسێک لە شوێنەکانی حکومیدا ئەهالی بیان حکومیدا دایان ئۆتیزمی لە کۆمپیوتەری زیرەکە لەوانی دوو ڕۆژکە شوێنێکی وها مثلا برێکاکە وەرە حەق لەگە دەکەین بەس ئیش کۆمپیوتەرمان لێ بکە قەیچەکان دەگەنیشان ئۆتیزمی تێدایە بەڵام زیرەکە لەو لانی بەڕێوەبردننی کۆمپیوتەر کەسمان هەیە کە نەخۆشی ئۆتیزمی هەبێت و دواتر لە بوارێک لە بوارەکاندا ئاسایی مامەڵە بکە یاخود بڵین داهێنان بکە منداڵمان هەیە ئێستاکە لە پیانۆ ژەنیندا ماشەڵای لێبێتن ئەم کە هیچ مشکلە منێ نازانم چوی پیانۆ بژێنم کەواتە ئەو یەک لە بەهرەکانی خۆی دۆزیەوە منداڵ هەیە لە بەریتانیا بەو دوای قڵک بڵاوکەوە کە کوردی خۆمان بوو وتی لە کورسی و مێز و تەختە چاکردندا گوتی داشی دێگە ڕۆژانێک ئەو هەموو نیشانەکانی ئۆتیزمی تێدا بوام دەزانی داهاتوو لە بەوەی هیچ ئیسفادەی نابێتن بەڵام ئێستاوا شانازی پێوە دەکەم لە کەناڵەکاندا قسەی لەگە دەکات ئەوزە داهاتوەکەی منداڵان باز بکرد ئەوەی کەوا خوێندن دەکاتن و دەردەسی و شادی خۆی بەدەستدەنی دەبتە مۆزەفەک لە شوێنەکانی حکومی و ئاهلیدا بەشەکەی تر ئەو پیشەی کەوا لە بۆ خۆی دیاری دەکات منداڵ هەیە ئێستاکە خاند بۆ چا دەکات بە قوڕ و خشت و بەرد ئەگەر بەس ئیتیمامی پێ بدێت نوانی درۆژکە بتە وەستایەک لە دروستکردنی خان و کۆمەڵێک کەس لە بندستی بیتن بینا لە بۆ دروست بکاتن دەیان منداڵی تکە هەیە لە حەدادی لە کۆمپیوتەر لە وێنەکێشاندا لە مۆزیقا هەروەکو باسما کرد لە قوڕی سیڕامیکەکاندا بەڵام بەداخەوە ئەو مهنە و پیشەیە بەشێک نەکرێتەوە پێویستە سنتەرێکی پیشەی هەبی لە بۆ ئەو منداڵانە لایانی کارەبایی ینی منداڵە بۆ داژی گوتی مامۆستا بەوایری نازم شعن لە بۆ چارەکاتن شتی زۆر حەزیب و غەریب چارەکان بەڵام ئێشتانەکە ئێمە وەکو هەرێمی کوردستاندا ئەو مثلەن لایانی زیرەشی منداڵەکان کە مهنەکە و پیشەکانە نەماندۆزیتەوە ئیشان لەسەر بکەین تا تەمەنیان 7 ساڵ و 8 ساڵ و 9 ساڵ ئیشان لەسەر بکەین هەتا 15 و 20 بەدڵنیایی و ئەوانە دەبنە ئەستێرێک لە لایانی پیشەیەکانی نابێ ئەو خێزانانێک کە منداڵی ئۆتیزمیان هەیە ناومێت بن لەوەی کە منداڵەکانیان جارێشتر دەستنەوە ناو منداڵانی ئاسایی و تەنانەت نەک ئاسایی لەوانەیە لە خێزانەکەی خۆشیاندا بەهرەمەندی وانە بێکە ئەو کارانی ئەوان دەیکەن بەداخەوە ئەو دایک و باوکانە هەر داهاتووی منداڵەکەشیان وەکو ئێستا تەمەشا دەکەنی وا دەزانم منداڵەکان تا پیر دەبیتن هەر ئەو چەند نیشانەی تێدا هەیە و هەر بە ژیان ناکاتن هەر جوولەی زۆرە لەبەرەوەی کە گەورە دەبی ساڵ بەسەڵ ئەوانە بە ڕاهێنانکردن ئەگەری باشبوونیان زیاتر دەبیتن هەم کە دەنێمە داکەکاندا یان باوەکاندا تۆ تەمەنی گەورەی منداڵێک وەکو ئێستا تەمەشا مەکێ لەوانێ پاش 10 ساڵی کە 100 لە گۆڕانکاری بەسەردا بێتن هەر هیچ بە خەون و خیاڵش بیر لەوە نەکردبووە تخوا مامۆستا دەبی وەبیتن دەیان کەیسە بۆ لە 3 ساڵی خراپ بووە
ئێستا کە ماشەڵا لێوی تۆزێک باشتر بووە لەوانەیە پاشی هەرداک بەخۆی گوتی وەڵام مامسە دوو سەر بە ئێستا خراپ بوو بەزڵ هەی ئێستا باشە ئێکەواتە مقارنە بێ بکە لەگە 10 ساڵیتکە زۆر باشتر دەبیتن جا ئەمن هەم کە دەرێمە دایک و باوکەکان هیوایەکتان بە منداڵەکانتان هەبیتن لەگەڵیان بن پشتیان بگرن بە کۆمەلگا مەیان شارنەوە مثلا ئەتوو بچێ هەرجێشی خۆتکردکەی و بیشاری و نەچێ ماڵە خزمان و نەچێ ماڵە مثلا شوێنە گەشتەکانە بڕۆ بە کۆمەلگا وای و شاربی لەسەر ئۆتیزم تێبگات و بزانیتن لەوانەیە دەرچوون لە بۆ هەر شوێنێک منداڵەکە سەیری ئەو شوێنە بکاتن شتێک لێ فێر بیتن شتێک لێ وەربیتن لە بۆ داهاتی خۆیدا بەس ئەتو هەر لە ژۆری قەتیچ بکەین ناوەڵە فەقیری فێر نابیتن مامۆستا غازی گەیشتە کۆتایی بەرنامەکە دەمەوێت کۆتا قسە لەسەر نەخۆشی ئۆتیزم بۆ ئەو خێزانانەی کە منداڵی ئۆتیزمیانێ بەڕاستی ئەوانەی کە منداڵی ئۆتیزمیانەیە هەمیشە چاویان لەسەر ئەو بەردامانەیە چاویان لەسەر ئەو ڤیددیویانەیە کە باز لە ئۆتیزم دەکەن هەمیشە بەدوای چارەسەرێکدا دەکەڕێن کە بتوان کاراسانیە بکەن بۆی کە بتوانن لەوێوە شێوازی پەروەردەکردنی منداڵەکانیان بگۆڕن وەکو جەنابیشت باست کرد هەمویان بەدوای ئەوەیدان کە ئەو ڕۆیان لە دوێنێ باشتر بێت ڕێنمایی چییە؟ من وەکو خۆم ڕێنمایی لە بۆ دایک و باوکە خۆشەویستەکان من هەر ئەکاونت و پەیژێکم هەیە دەیان پەیجیت کەشەیە کە ڤیدیۆ نووسین و چاڵاشی بڵاو دەکاتەوە لە بۆ منداڵانی ئۆتیزمدا ئەمانە بەرهەمێکی بێپارەی و مثلەن بە خۆڕایی دایک و باوکە بەدەستی دەکەویتن دەتوانیت سو لەو ئەکاونت و لەو پەیجانە ئێمە وەربگریتن کە بڵاوی دەکەین و لەسەر ئۆتیزمدا کەم تا زۆر هەر ئیستفادەی دەکات تۆ سەیری ڤیدیۆیەکان بکە زەرە بە منداڵەکەت ناگەینیتن سوودێک لە قسەکەی من وەردەگری لە ڤیدیۆکەی من وەردەگری جا ئیمنە ئی کەسێکی ترە بەڕاستی سێرشکردن و گەڕان بە دوای ئەو معلومات و زانیاریانەدا بە تایبەتی لە بۆ تەمەنی گچکەی کە داکە تازە منداڵەکەی گچکەیە و مەسەلەن ها 3 ساڵانە باسمان کرد زۆر باشە لەسەر ئەو ڕێنمایانەی کەوا بڵاو دەکرێتەوە بڕوە بەڵام با قەلق و واسواسیش نەبیتن دەبینی منداڵە هەیە 2 مانگە هاتە ڕاهێن لەبەر پرۆسەی ڕاهێنانکردن داکردێ وەڵام مامۆستا هەستم بەدەستکەوت نەکرد بی بەمە شوێنێکی تر لێن دەریشۆ سێمان شەوزا دەیبات لای دکتۆرێشتر کەواتە تۆ ئۆقرە و سەبرت هەبیتن ئیشکردن لەگەل ئەو منداڵانە ئەگەر دایکێک یان باوکێک پیلانی وایە منداڵەکەی بباتە سنتەرێک یان لای ڕاهێنەرێک بەس بزانیت ڕاهێنەرێک ڕاهێنەرێکم تا زۆر معلوماتی لەسەر ئۆتیزم هەبیت ئەزمونێکی پێشینەی هەبی کە بڵێ کاکە وەڵی خەڵک برێ لە بندستی ئەو ڕاهێنەرێ بڵێ چەند منداڵێک ئیستفادەی کردیا ئەو ڕاهێنەر دەتوانیت ئەزمونی ئەو منداڵی کەوا پێشبەری گرتێ لەگەر منداڵی بەکاربینی جا ڕێنمایی کۆتا قسەم لە بۆ ئەوەیە پەلە نەکەن لە دەرهێنانیان لە سنتەرەکاندا نەک سنتەریم لە سنتەرەکانی تریش و تەواو خۆیان پرزانست و زانیاری بکەن لەسەر سێرشکردن ئێستا زۆر ئاسان بووە هەر بابەتەکە دەوێتن خینەوەشی لە بۆ بکە وا بە وردی ئیش لەگەر منداڵەکانتان بکەن لە ماڵەوە دەوری ڕاهێنەریش ببینن ئەگەر نای بەنە سنتەر و مەسەلەن ڕاهێنەرە تایبەتەکاندا بەڵێ هەموو منداڵەیەک بە ڕاهێنانکردن باش دەبیتن بەڵام بەداخۆ دایک باوکە بێ هیوانەدەی کە دەرێن باش نابیتن دیارە خێزانەکان هەمیشە چاویان لەوەیە کە کەسانی پسپۆر ڕێنمایی بکرێن ئەوانەی کە دەستیان پێڕاناگا وەکو جەنابوتی دەتوان لە ڕێی سوسیال میدیاوە هەموو ڕێنمایەکان وەربگرن مامۆستا گیان مامۆستا غازی خەلیل ئەحمەد ڕاهێنەری منداڵانی ئۆتیزم و توێژەری کۆمەڵایەتی سپاس دەکەین هیلاکمان کردی سەلامەت بن ئینشەڵا قسەکان مەنجەی خۆی گرتیەوە و تا ڕێنمایی بۆ دایک و باوکان و بە هیوای سەرکەوتنە بۆ دایک و باوکان و ئێوەش سپاس بە جەنابیشت سەلامەت سپاس بۆ ئێوەش بینەرانی تەلڤیزیۆنی پەروەردەی تا ئەڵقەی شتری بەرنامەی ئەزمون لەگەڵ ئەوەی بەڕێز خۆشەویست بەیەک دەکەینەوە بەخواتان دەست پێین خواتان